ڕۆژنامەگەری کوردی دوای 127 ساڵ بەرەوکوێ. ئەگەرچی سەر و هەزار دامەزرا و کەناڵ و ماڵپەڕی میدیایی لە هەرێمی کوردستان هەن، بەڵام ڕۆژنامەگەری کوردی لە بەردەم ئاڵنگاریەکی گەورەدایە. ئەمڕۆ 127 ساڵ بەسەر دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردیدا تێدەپەڕێت کە ڕۆژنامەی کوردستانە لەسەر دەستی میقداد مەدحەت بەدرخان لە قاهیرەی پایتەختی میسر لە ساڵی 1898 یەکەمین ژمارەی ئەو ڕۆژنامەیە دەرچووە. دەرچوونی ڕۆژنامەکە جگەلەوەی بووە مێژوویەکی پرشنگدار بۆ ڕۆشنبیری و زمان و ئەدەبیاتی کورد، هاوکات بووە بەشێکیش لە جوڵانەوەی شۆڕشی کورد و خەباتێکی مێژووی بۆ مافەکانی. 22 نیسانی ئێستا ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە. دوای تێپەڕینی سەدەیەک و 27 ساڵیش ساڵانە دۆخی ڕۆژنامەگەری و تەحەدیەکانی بەردەمی لە هەرێمی کوردستان زۆرترین باس و خواسی لەسەر دەکرێت. بەپێی ئامارەکانی سندیکای ڕۆژنامەنووسان زیاتر لە 1000 کەناڵ و دامەزرا و ماڵپەڕ و پەیجی فەرمی لە هەرێمی کوردستان هەن کە کاری ڕۆژنامەگەری دەکەن. جا لەوەش دۆخی سیاسی هەرێمی کوردستان کاریگەریەکی زۆری کردوتە سەر ڕاوتی ڕۆژنامەگەری. بە جۆرێک دۆخی ڕۆژنامەگەری جگە لە دروستبوونی فەوزایەکی گەورە هاوکات بارگاوی بووە بە کەشە سیاسیەکە. حیزبەکان جگەلەوەی هەر یەکە و میدیای خۆی هەیە، هاوکات بە دەیان جۆر میدیا و سۆشیال میدیا و کەناڵیشیان دامەزراندووە و لەشکرێکیش لە ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان هەن. لێرەوە بەهۆی خاوەندارەتی میدیاکان لەلایەن حیزبەکانەوە کاری ڕۆژنامەگەری بارگاوی بووە و لە ململانە سیاسیەکاندا میدیاکان دژی یەکتر بەکاردەهێنرێن. زۆر جاریش ئێتێکی میدیایی و یاساکار پێکراوەکانی بوارەکە ڕەچاو ناکرێت و پێشێت دەکرێت. لەلایەکی دیکەوە لەگەڵ گرژیە سیاسیەکان و ململانەکان میدیا و میدیاکارانیش دەبنە قوربانی بەرکەوتنە سیاسیەکان و بەو هۆیەوە ئاماری پێشێلکاریە میدیاییەکان لەو کاتانەدا زۆر زیاتر دەبن. ئێستا و دوای تێپەڕبوونی زیاتر لە 104 لا دەستپێکی مێژووی ڕۆژنامەگەری کوردی لە هەموو کات زیاتر ڕۆژنامەگەری و میدیای کوردی لە بەردەم ئاڵنگاری گەورەدایە.